خۆم ئەزانم حەزت لە چییە دەها ئەو سێوە جوانە بخۆ ئەها چەند جوانە زۆر لە تۆش دەچێت وەکو کوڵمەکانت خڕە لەو دوێ باوکڕ تو شەرف کوڵمی من خڕە ناخۆم باشە ئەها پرتەخاڵ بخۆ ئینجا ترشە خێشت بۆ دێنم لەسەر قاپێک بۆ دادنێم بیخۆ حەزم لە پرتەقاڵ نییە ناخۆم باشە وەرە هەندی دنیا بخۆ جارێ هەندی دنیا نییە هێنجی دنیاە بەقەدەر هەموو دنیاش حەزم لێیە بەس ناخۆم ئەرە دە بۆ ناخۆی ئەها ئێ باش وەرە خۆخە سەرپانەکان بخۆ دەزانم حەزت لێتی دە بخۆ ناخۆم دەمەکەی ناخۆم ئەیا وارە تۆ چی دەخۆی هیچ ناخۆم با بمرم ئێ بۆ بمری بۆ پیاوەکە بۆ ڕاوستە خۆم ئەزانم حەزت لە چییە ئەچم ئەو دێنم باوە لێرە بێ ئێستا دێمەوە باوکەڕ و نیازی چی هەیە چی بێنێ ئەوە خواردنە VIPەکەت هات پیاوەکەی من هیوایەتی مۆزە ئەزانی چۆن سوور ئەزانی من بەرامبەر بە مۆز زەعیفم خاصەن لەو حەجمەتێکی باوکەڕ و چییە ئەزانی چۆن دوو ئەوە نەژبێ نایخۆم ئەرێ چییە تۆ هیچ ناخۆی دەبی خۆ بەخوا بەس بۆ تۆم کرێ و ئەزانم هیوایەتت مۆزە ناخۆم لە تیمەکەت خوا بابۆنینێ ئەها بۆنەکەی ناخۆم ئەڵڵاه دەی دەمەکەی ناخۆم دەمەکەی بەخوا شەشەوە نەبێ نایخۆم دەی دەمەکەی دەمەکەی زۆر عاجزم ناخۆم ئەرێ دە بۆ واکەی چی نەما بۆت نەهێنم چیت دەوێ باشە ئێوارە چیت بۆ بکەم زەهری مارم بۆ بکەی خۆم هیچ ناخۆم کفتت بۆ بکەم ناخۆم سەر و پێ باوکەڕ دۆڵمە شفتە بەکەرەوز ناخۆم بەکەرەوزی شۆ بێ نایخۆم فول دەکەم بە کەرەوز باش هەر ناخۆم من چی بکەم تۆ ئەی تەشریبت بۆ بکەم لیمۆ بەسراشی تیەکەی فولی یەکەم لە نیمۆ بەسڕە هەر نایخۆم پڕیشیکەی لە لیمۆ بەسرا نایخۆم دەی ئەرێ و چییە دە بەس بێم لە چ عاجزی عاجزم و تەواو ئەی بۆ عاجزی بۆیە خوا تۆ چ ژێتت کردو وەڵا تۆ شێتێ کردوم دەی ئەم باوکەڕ لەو مۆزە چۆن گەیوە ئەمە وەڵا خواردت جیم خواردن نەبخواردن بەخوا بینیم خواردت بەخوا خواردت ناخۆم حەزەکەم بجوڵێم کوا دەمت بکەوە تەواو هیچم نەخواردووە دەمت بکەوە دەی دەم ناکەمەوە پرتەقال بخۆ لالنگیش بخۆ دەی ناخۆم هیچ ناخۆم ئەی بۆ تازە مۆزەکەت خوارد نەمخواردووە دەی ئەی هەوا شێتت کردم ئەرێ تۆ شێتت کردم بۆ وا دەکەی کوا لەکوێیە چێ بۆ دەمان چاگەڕێی دەمان چێتی مۆبایلەکەم کوا نازانم چوزانم دەی لە خۆ باوکەڕۆ لەکوێمدا نابوو لەکوێمدا نابوو خوایە ئەلو دایکە گیان چۆنی کچێدایە بۆ حاڵی خۆم دەگریم نادر لەگەڵم زۆر خراپە ئەوڕۆ هەر هیچیش ناخوا هەرچی پێ دەڵێم هەر قسەی خۆیتی دەڵێ نا دەڵێ لەسەر ناکوژاوەتەوە دایە هیچ کە تەحەمولم نەما بەخوا ئەگەر دێ و کێشەیە حەل دەکەی وەرە حەلیکە دەنا ڕێک بەجێی دێڵم دە باشە وەرە چاوەڕێت ئاخ نادر کەس نازانێت تۆ بۆ وا دەکەی ئەم ماڵە بۆ ئاوا شێواوە کەس لەگەڵ کەس قسەی نییە سەعاتێکە دانیشتوم قسەیەکم لەگەڵ ناکەی مراوی زۆر گلەی لێت هەیە ئیشەڵا ناوکەی فێربی ئامۆژم مراوی چی مرواری ڕۆڵە گیان کوڕی خۆم لای تەواوی دنیا وەسفتەکەم ئەڵم زاواکەم کوڕی خۆمە پیاوی نێو پیاوانە ئاگرا کوژێنێتەوە لە حەریقین چی؟ چوزانم ئامۆژم بێ بەڵابی تۆش ڕۆڵە گیان خۆ من ئەزانم تۆ چەند زەعیفی بەرامبەر میوە مراویش ئەزانێ بۆیە هەموو شتەی خسۆتە بەردەسە چۆن ئاوا بێ چۆن نەبێ ماڵی خۆتان بشێوێنێ دە تۆ
چی بووە؟ ناخۆم ئامۆژن ناخۆم. دەبیڵێ بە قوربانە بەم هیچ فەرقە نییە لەگە مناڵەکانی خۆم دەبیڵێ. نایڵم ئامۆژن زۆر عاجزم نایڵم. کوڕت دەبیڵێ لەگەڵ تۆم نییە من 2 سەعاتە لێرە دانیشتوم ها؟ ئەڵێ مراوی خۆت قیت کردوتەوە؟ بەخوا خکێنم خۆ من مراوی داماو نیم. ئەزایی چۆن ئامۆژن با من ڕاستیەکە و پێ بڵێم. ها. ئەوە خۆی دانیشتۆ خۆ من ئیشەڵا بقوتانوشتی بۆ ناکەم خۆشی خۆ دەزانی بە 40-50 ڕۆژ من جارێ مەعاشێت. مەعاشەکە هات ڕام کرد کارتەکە لە ئەیتیەمەکە وەرم گرت. ملیۆنێک و 600,000 هەر هاتمە ماڵەوە ئامۆژن. یاخوا لە 6 ساق بێ دێ. خۆش بیاخوا مرواری دەستی کرد بە گیرفانمە هەر ئەوە نەمزانی هەموو پارەکەی دەرێ ناو. ئەیە ڕۆفڕی پارەکە؟ ئامۆژم بیا بەڵامی پارە چۆن نەفرێ نەوەڵا هەمووی لە گیرفانم دەرێنا بە بێەوەی پرزبم بکە و هەسە بە خێر بێتەوە ئیلەڵا بڕایەوە. بە قوربانە بەم ئێوە ژن و مێردن ئەی بە ئەو قسانە گیرفانتان یەکێکە هاچوو میوەی کڕیوە بۆت؟ ئەلحەقی ئامۆژن خۆ من نەموتۆ حاڵی حسابێ بەڵێ گیرفانمان یەکە بەس بۆ پرسیان لە کچەکە ناکەی بڵێ بزانێ یاوێتی بەچی بەسەرچە دێمراوی گیان تۆ بۆم باسکە ئێستا پێم بڵێ چی بۆ داوتە بەچی؟ ئێداهەجان تۆزێک جلی خۆم پێویست بوو شوشەواتی ناو ماڵم پێویست بوو ناحەق نییە مراکەکانم کەوم ببوون هی نوێم کڕی ئافر سەرچەفی سەر قەنەفەکانم گۆڕی چون نینۆکم چاکرد 2-3 بۆنم کڕی و تەمەرەیندیم کڕی و میوەم کڕی و هاتمەوە دەپرسیای لێ بکە بزانە چەند کیلۆ تەمەرەندی کڕیوە چەند کیلۆت کڕی؟ 3 باوکەم ڕۆ ئاخە تۆ خەڵکی هندستانی چی؟ باشە ڕۆڵە پێم بڵێ ئەو هەموو شتت کڕی چیت کڕی بۆ پیاوەکەت؟ وەڵڵا بۆ ئەویشم کڕی بەخوا بۆم کڕی بەسدایە ئەو کابرایە پێی نەزانە بێوەفایە بێسفەتە یعنی بۆم کڕی و بەس لەبەر چاوی نییە چیت بۆ کڕی چی پێم بڵێ؟ جووتە گۆرەویەک سێرکە بە قوربانە بم تۆش تۆزێک بێسفەتی ها لە وەختەوە گلەیەکەی نەدوت ئەو جووتە گۆرەویەی بۆ کڕیوی بەس کچی خۆم سێرکە ڕۆڵە گیان حەق بەویشە ها لەوانەیە ڕەنگەکەی بەدڵ نەبێ بەیانی هەر شتێکن لەبەردەسە دایەنەی تۆ چێ ڕەنگەی بۆ گۆڕی باشە بە چاو ها؟ تۆ بەجددی ئامۆژن؟ بە قوربانە بم ئەزانم تۆشە چیتە ناو خەڵکەوە و خەڵەکە دەبینەوە بێت تەنسیق بێ ڕەنگەکەی هانیلی بێ جوانە؟ یعنی ئاوا لە وەزاکە تێگەشتویت؟ ئەی بە قوربانە بم ئەی چۆنە؟ لە ملیۆنێک و 600,000 هاتە سەر ڕەنگی گۆرەیەکانی من؟ ئەی ڕەنگی گۆرەویەکەت بە دڵنیا چینەی گۆڕین خۆ مشکلە نییە وەکەی مشکلەیە ئەزانم تۆ هەمیشە شت بە دڵی خۆتە لەگریش تەنسیقە جوانە ئەچیتە ناو خەڵکەوە پیاوینێ و پیاوانی نەموت خۆ من ئەزانە ئەی تاوە نادرجان بەیانی ڕەنگەکەت بۆ دەگۆڕم دەوەرە میوەکە بخۆدێ وەرە ڕووی بابی نادر ڕەش بێت باشە برامۆژنی و شێتای کرد بە قورعان نادر سێرکە و هڵووە وەکو خۆت سوورە بەخوا گازێکی لێ وەرە ناخۆم بابە ناخۆم وەڵی شێتان کردم ئاوا جا ئەمە وەڵا برا کچەکەی ئاوا هیبە دایکەکەی ئاوا نەسیحەتی بکە هەر باشیشە خۆشمان نافرۆشێت ئامۆژە ڕجالێکم لە ملیۆنێک و 600,000 هاتە سەر جووتە گۆرەوی جووتێ گۆرەویەکە بۆ مۆدیلەکەیت بەدڵنیە مارکەکەیت بەدڵنیە چیت بەدڵنیە تۆ بەس بیڵێ خۆشەڕی نابێت ئەوە ناخۆی ئەو سێوە سوورە بخۆ ئامۆژی جا من ئیتر ئەگەر لەمە دوا مۆزیشم خوارد هەڵبەتە من نادر نەبم باشە هەر ناخۆم ئەچمە وتێری ژەمێنمەوە بەس ئامۆژن توخوایەک تەکلیفم هەیە ئەزانین چون کە مەعاش هات ئەم بانگە خوازانێت 40 ڕۆژی پێچێ 50 پێچێ یەک تەلەفۆن بۆ بکەم نادر ڕاکە مەعاشەکە وەگرە بۆی ملیۆن و 600 ترم کە هێنایەوانێ کەیامی پێ بڵێم وەڵی شتێکم نەماوە ژنەکە ئەگەر بۆم بکڕی مرواری گیان مەمنون دەبم چییە بە قوربانە وەڵا فالینەی عەلاگەیە چاوی دەرەهێنم و ئەشی کوژمەگە بۆت نەهێنێ ئەبێت بچی تاخمێک لە هەموو ڕەنگەکان بۆی بکڕی داکە سووریش سووری زۆر لێ دێ کوڕی خۆم سوورە بۆ خۆ فالینەی عەلاگەی سوور ئاخر بەم تەمەنەوە فالینەی عەلاگەی سوور دەبەکەم شێت مەکرد بە قورعان شێت مەکرد یەک دقە چی دەکەی؟ ئەیەڕۆ ئەو پیاوە بۆ واکە بەم تەمەنەوە ئەو کوڕە بۆ واکە بەو تەمەنەوە ئەی داوە شەی باشاوە شێتان کردم ناهەکەواوەکە دایکم پشتی نەبوو ئەو کوڕە تەواو نییە لەسەر جووتێ گۆرەی بزان چیمان لێکە ئەدە داوە شەی چ ساوایەک